بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان لەم دەرفەتا باسی زەکاتی سەرفیترەکەین بە پارە بدرێ. دیارەوەی کەواکو بە خواردن بدرێ گەنم و جۆ و ئەو شتانی لە حەدیسەکە هاتووە ئەوە زۆربەی عولەماوە ئاڵن، بەڵام ئەمەیان کەواکو ئێمە باسیەکەین ئەمە ڕای ئەبوو حەنیفە و سوفیانی ثەوری و عومەری کوڕی عەبدولعەزیز و حەسەنی بەسری و ئیسحاقی کوڕی ڕاهەوەی و ئەبی ثەور و ئیمامی بوخاریشە. ئەمانە ڕایان وایە وەک چۆن دروسە بە خواردن و خۆراک بدرێ دروسە قیمەت و پارەکەشی بدرێ بە چەند بەڵگەیەک واڵێن. بەڵگەی یەکەمیان معادی کوڕی جەبەل ڕەزای خوای لێبێ کاتێ لە یەمەن لەوێ پێغەمبەر نردوێتی بۆیەوێ بە خەڵکەکە ئەڵێ ئیتونی بعەرضی ثیابی خەمیسین ئەو لەبیسین فی الصەدەقەتی مەکانە الشەعیری وەالذڕەتی، لە باتی زەڕات و جۆ ئێوە جۆرە قماشێک کە پێیان تۆ خەمیس یا لەبیز یعنی قماشێک کە بەکار هاتبێ ئەوانم بۆ بێنن وەریەگرم لێتان لە زەکاتە ئەهوەن عەلەیکم وەخەیر لئەصحابی النەبی المەدینەتی، ئەوە هەم بۆ ئێوە ئاسانترە هەم ئەوە بە سووترە بۆ هاوڵانی پێغەمبەر لە مەدینە. دیارە یعنی بۆیان ئەنێرێ بۆ ئەوێ. ئەوە بوخاری بە معەلەقی هێناوێتی و بەڵام بە سیغەی جەزم. ئەمەش ئەوە گەێنێ کە ئەم قیمەتەکەی لەبەرچاو گرتووە، ئەگەرنا گەنم و جۆ شتێکی ترە و قماش و پۆشاک شتێکی ترە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا کە باسی زەکاتی حوشترەکە ئەفەرمی ئەگەر کەسێک بنت المەخاضی کەوت، بنت مەخاض حوشترێکە بەچکە حوشترێکە ساڵێکی تەواو کرد بێ و چوو بێتە دووهەمۆ نەیبوو ئەوە با ئیبن لەبوونێک با، یعنی بەچکەیەکی نێری هەمان شێوە کە ساڵێکی تەواو کرد بێ چوێتە دووە. ئەو معناوە قیمەتەکەی لەبەرچاو گرتووە مێنگ و نێر فەرقیان هەیە، بەڵام دیارە لە قیمەتەکە بەراوردی پێکراوە. هەروەها فەرمی ئەگەر یەکێک جەزعەیەکی کەوت، جەزعەیەک حوشترێکە کە 4 ساڵی تەواو کرد بێ نەیبوو حەقەی هەبوو، ئەوە حەقەکە بە لەگەڵ 2 مەڕە یان ئەگەر 2 مەڕژ نەبوو لەگەڵ 20 درهەمە، هاوەتە بە پارە شکاندوێتیوە، فەرقەکەی بە پارە شکاندوێت. معناوە لێوا قیمەتەکە نرخ و پارە جێی شتومەکەکە ئەگرێت کە لێرە حەیوان و زەکاتی حەیوان دانە کە حەیوانێکە لە زەکاتاکەوێ کە لە حوشترا جۆرە حوشترێکە لە زەکاتاکەوێ. هەروەها حیکمەتی زەکاتی سەرفیترە ئەوەیە کە واوکو ئەو فەقیر و هەژارانە لە ڕۆژی جەژنا محتاج و پێویست و داماو نەبن، وەک لە فەرمودەکە فەرمێ ئوغنوهم عن المسألة في هذا اليوم، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەو ڕۆژە بێ احتیاجیان بکەن، بێنیازیان بکەن لەوەی سوال بکەن و داوا لە خەڵک بکەن، با پێویستیاتی خۆیانیان هەبێ. دەی ئەو پێویستیاتە هەر چۆنێ بە لە لادێ و شوێنێکە بە گەنم و جۆ و خورماکە جێبەجێ ئەبێ بە پارە لە شار و ئاوەدانەکانە زۆرتر بە پارەکە ئیسفادەی لێکرێ، لەوانەیە گەنمەکە یا جۆکە ئیسفادەی لێ نەکرێ، بەڵام پارەکە هەموو شتێکی ئەتوانێت پێ بکڕێ، هەر شتێکی پێویست بێ ئەتوانێت پێ بکڕێ. پاشان ئەسڵی خلافەکە لە بینی عولەمایانە ئایا بۆچی سەرفیترەکە بە خواردن بدرێ یا حکمەتەکەی چییە و سەبەبەکەی چییە؟ 2 ڕەیە لەسەر 2 شتە، ینی سەبەبی خلافەکە ئەم 2 جیاوازیە. ئەگەر بڵێن عیبادەتێکی مەحضە و هیچ عەلاقەی بە فەقیر و هەژارۆ نییە، ئەوە وەکو عولەمایانی پێشین ئەڵێن ئەوە هەرە بێ خواردن و خۆراکەکە بدرێ. بەڵام ئەگەر بڵێن پێویستی فەقیرەکانە، حەقێکە هی پێویستیە بۆ فەقیرەکان، ئەو کاتە تۆ پارەکە بدەی یا خواردنەکە بدەی فەرقی نییە. مهم گرنگ ئەوەیە پێویستی و محتاجی فەقیرەکە جێبەجێ بکە. لەبەرەوە ئەو بەشە لە عولەما، ئەو کۆمەڵە لە عولەما ڕایان وایە کە واوکو هەر چۆنێک دروسە خواردن و خۆراکەکە بدرێ ئاوەها دروسە پارە و قیمەتی خواردنەکەش بدرێ کە ساعێکە، کە ساعەکەش ئەکاتە کیلۆیەک و 2 کیلۆ و ڕوبعێ 2 کیلۆ چارەکیەکە، یان لەسەر ڕێی معاویە کە هاتووە توێتی گەنم نیو ساع لەوە بکە کاتە کیلۆیەک و 125 غەرام. پارەی ئەوە گەنم ئەکاتە زەکاتی سەرفیتەی هەر نەفەرێک بۆ مانگی ڕەمەزان. ئەوە بە کورتی ئەو باسە بوو لەسەرەوەی کەواکو دروسە زەکاتی سەرفیترە بە پارەش بدرێ. لێ کۆتاییە قسەش بکەین. ئیبن تەیمیە ڕایەکی جوانی هەیە، فەرمێن ڕایەکی وەسەتیە لە بینی هەردوو بۆ چوونەکە، فەرمێ ئەسڵ وایە بە خۆراک و خواردن بدرێ، بەڵام ئەگەر مەسلحەت و
پێویستیەکی ضرورێکی گەورە هەبوو بۆ ئەوەی کەوا بەپارە بدرێ دروستە بەپارە بدرێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.